ڕات بەرامبەر ئەنجامدانی ڕێفراندۆم چییە؟ ئایا لەگەڵ سەربەخۆیی کوردستان دایت؟ من ناوم زریان محەممەدە، قوتابیم لە کۆلێژ. من بۆچوونی من لەسەر ڕیفراندۆم پێویستە ڕیفراندۆم بکرێتن، چونکە ئەم مافە خوای گەورە دایتوێ بە هەموو میلەتێک پێویستە میلەتی کوردیش ئەم مافەی خۆی وەرگێتێک کە چەند ساڵێکە خوێنی بۆ ڕێژێت و خوێنی داوە و چەندان شەهید و کوژراوی هەیە. پێویستە هەمومان بێگرتووی و یەکگرتن لەگەڵ ڕیفراندۆم بەرەو پێشچوون و بەرەو دروستبوونی دەوڵەتی کوردستان بە ڕابۆچوونی هەموو لایەنەکان و بە ئیتیفاقی گشت جەماوەری خەڵکی کوردستان. هیوام وایە دەوڵەتێکی کوردستانی سەربەخۆ بە گشت پێکاتەوە ئاین و ئاینزانەکان دروست بکرێتەوە. ئەس بێپڕ سلێمان خەڵکی ڕۆژاوامە ئەو 5 ساڵم لەڤەردژین لە باشوور ئەم پشتگیریە ڕێفراندۆمێ دکن و ئەم بێژن ئەرێ بۆ سەرخۆبوونا کوردستانەکە سەربەخۆ و ئازاد بژی کورد و کوردستان. من دکتۆر محەممەد شاکر مامۆستای زانکۆ داوا لە هاوڵاتیان دەکەم کە بەشدار بن لە پرۆسەی ڕفراندۆم و دەنگ بدەن بە بەڵێ بۆ سەربەخۆیی هەرێمی کوردستان بۆ ئەوەی نەوەی داهاتوو تووشی ئەو کارەساتە و ئەو تراژیدیانە نەبن کە باب و باپیرانمان لە ساڵانی ڕابردوو تووشیان بووە بۆ ئەوەی دەرباز بین لەو سزنە گەورەی کە پێی دەڵێن عێراق کە هەر بەناو دەوڵەتە هیچ بنەمایەکی دەوڵەتبوونی تێدا نەماوە و هیچ سیادەی نییە و بۆ ئەوەی داهاتووشی گەش بۆ نەوەکانی داهاتووم سۆگەر بکەین. دەنگ بدەن بە بەڵێ بۆ سەربەخۆی کوردستان.